هەڵبژاردنەکانی ئەم جارە هی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دوو ڕەهەندی گەلێک گرنگی هەیە. ڕەهەندی یەکەم ئەوەیە کە زیاتر لە هەڵبژاردننی فۆڕمکردنەوەی دەسەڵات پەیوەندی بە ئایندەی کیانی سیاسی هەرێم بە ڕپوتیشنی هەرێم بە ئەتیباری هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوخۆی هەرێم عێراق ناوچەکە و هەروەها گلۆباڵ هەیە بەگشتی. بۆیە هەڵبژاردنەکە زیاتر لەوەی کە لە ڕووی ململانەیەکی حیزبی تەماشای بکەن لایەنەکان پێویستە لەو دیدەوە تەماشای بکەن کە بۆ نوێکردنەوەی هەیبەت و شەرعەتی دەسەڵاتی هەرێمی کوردستانە بە تایبەتی پەرلەمانەکەی ئەمە لایەنێکیان. لایەنێکی تر لە ڕاستیدا هەڵبژاردن لە کەمپینەکەی بە تایبەتی کە مەبەستی بەڕستانە لە نێوان لایەنە سیاسیەکاندا زیاتر ئەوەی پارتی دموکراتی کوردستان ئەجێندا و بەرنامەی و بەرپرسیارەتی پێوە دیارە. ئەگەر هەموو لایەنەکان وەکو برادرانی تر وەکو ئەوانی یەکێتیان لایەنەکانی تر قسە بکەن بەوەی کە ئەم وڵاتە دەڕوخێنین ئیتر پێویستە کە هەمویان ینی دوور بکەونەوە لە سیاست لەبەر ئەوەی ناکرێ ینی ئەوان ئەی ڕوخێن و ئەوان خۆیان بە بەرپرس لە کارەکانی ڕابردوو و خاوەن پلان بۆ داهاتوو نازانن دەبێت لایەنەکە بێ بەرپرسیارەتی هەڵبگرێت لە بروی خودی هەڵبژاردن وە کەمپین ینی ئامادەی بۆ هەڵگرتنی بەرپرسیارەتی. جگە لە پارتی و یەکێتی لایەنەکانی دیکە لە ڕاستیدا ئەجێندایەکی جیاواز لە پارتی و یەکێتیان نییە بەداخەوە ئەبواە هەیان بێ. من خۆم لەگەڵ بوونی تەواوی لایەنە سیاسیەکان و کێبڕکەی مەدەنیدام، بەڵام دروشمی لایەنەکان هەمووی لەسەر حیسابی بوونی پارتی دموکراتی کوردستان و ئەوەیە کە لە ململانەیەکی سەختدایە لەگەڵ بەغدا. یەکێک لە لایەنەکان شانازی بەوەی دەکرد کە بە هاوکاری عارەبەکان لە دادگای فیدڕالی بەسەر پارتی دموکراتی کوردستاندا سەرکەوتو. ئەمە گرفتێکی گەلێک گەورەیە لە ڕاستیدا. دوجاریش دەمێنێتە سەر ئەوەی کە چۆن حکوومەت فۆڕم دەکەن هەڵبژاردنەکە ئەکرێت و تێدەپەڕێ، بەڵام فۆڕمکردنەوەی حکوومەت بەو ڕوحیەتێکی ئێستا لە کەمپینەکە دەیبینی زۆر بە زەحمەت دەکەوێت لەوانەیە ساڵێک بخایێنێ و هێشتا لەسەر ئابڕووی سیاسی هەرێمی کوردستان بکەوێ. بۆیە بەڵام منەوەی کە تێبینی دەکەم هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختدا دەرباز بوو لەوەی کە ستراکچەرێکی هەڵەمان هەبوو لە ناوتودووەوە کەویش 50-50 بوو دش بە ئینتیخابات سەرکەوتنی پارتی دموکراتی کوردستانی بە 50 بەرامبەر 49 دەرخستە دەرەوە، بەڵام ئیلتیزامی پێنەکرا لەلایەن پارتی و یەکێتیەوە یەکێتی کرا بە شەریکی 50-50. ئەم 50-50 بوو بە مەفهوم، بوو بە تێگەیشتن، بوو بە کەڵچەر، بوو بە ئەدا، بوو بە بەشێک لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان و زیانی گەلێک گەوری لێداین. بۆیە من پێم وایە کە جارێکی تر ئەم 50-50 دروست نابێتەوە. هەرێمی کوردستان لە بەردەم ئەو بڕیارەیەک لە بووەوەدایە کە دەبێت دەسەڵاتێک دروست بکات بە مانای کەلیمە توانای جێبەجێکردنی یاساکانی هەبێت.